ئەمڕۆ ئێمە لێرەدا کۆبووینەتەوە بۆ یادی ساڵوەگەڕی شەیدکردنی مامۆستا گیانتەها کە مامۆستایەکی دڵسۆز و چاونەترس و حەقبێژ و پێشکەوتن خواز و ئازادی خواز بووە و کورتەیەک لە ژیاننامەی کەسایەتی مامۆستا جیهانتەها دەخوێنمەوە. شەهیدی حەقبێژ مامۆستا جیهانتەها لە ساڵی 1970 لە شاری هەولێر لەدایک بووە. قۆناغەکانی خوێندنی لەو شارە تەواو کردو و پەیمانگای هونەرە جوانەکان و دواتریش لە زانکۆی سەلاحەدین کۆلێژی هونەرە جوانەکانی بەشی سینەمای تەواو کردووە. لە ماوەی خوێندنی وەکو خوێندکاری زانکۆ دەیان کاری هونەری ئەنجامداوە. سەرەتای کارکردنی وەک پێشکەشکاری بەرنامەی هۆشیاری و فکری لە ڕادیۆ دەبێت و لە ڕێکخراوی نێودەوڵەتی لە هەولێر و لە زمانی عەرەبیدا شارەزایەکی باشی دەبێت و بۆ هۆیەوە وەرگێڕی زمانی عەرەبی کردووە. مامۆستا جیهان خاوەنی حزر و بیرێکی دەوڵەمەند بووە لە ڕوانگەیەشەوە دەیان کۆڕ و سیمیناری بۆ کچان و ژنانی وڵاتەکەی ئەنجامداوە لە زانکۆکان و گرتوخانەکانی هەرێمی کوردستان. سەرەڕای هەموو ئەوانەش جیهان ژنێکی قسەزان و زمانپاراو بووە، توانایەکی باشی لە نووسیندا هەبووە. خاوەنی نامیلکەیەکە بە ناونیشانی خۆشەویستی لە خودداوە فێربە. جیهان هاوسەرگیری کردبوو، خاوەنی 2 کوڕ بوو. جیهان لە زاری هاوڕێ و کەسوکاری و دراوسەکانیەوە ژنێکی خاوەن شەرەف و ڕەوش بەرز بووە. خانەدان و دەست و پەنجەڕەنگین بووە. لە دوایین ساتەکانی تەمەنیدا لە چاوپێکەوتنێکدا لە خەمی گەنجانی وڵاتەکەیدا بووە. بۆ ئەوەش پەیامێک دەداتە دەسەڵاتدارانی وڵاتەکەی لە کاتێک ڕۆژنامە نووسەکە لێی دەپرسێت داواکاریتان چییە؟ مامۆستا جیهان دەڵێت داواکاریم ئەوەیە تۆزێک هاوخەم بن، با گەنجەکانمان سەرگەردان نەبن، با ئاوارە نەبن. هەروەها لە بەرنمەیەکی تری تەلەڤیزیۆنیدا وەکو میوان بەشداری دەکات و دووبارە بەتوندی ڕەخنە لە حکومەتی هەرێم دەگرێت و بە تایبەت لە وەزارەتی پەروەردە بەرپرسانی وڵاتەکەی بە بەکارهاتوو و بێدەسەڵات ناو دەبات. لە دوای ئەوەش بۆ ماوەیەکی کەم لە 26 دەی 2023 هەواڵی مردنی لە ڕووداوێکی تەم و مژ و گوماوەناویدا بڵاو دەکرێتەوە. ڕووداوەکەش هەرزوو لەلایەن خەڵکی کوردستان و ڕۆژنامە نووسان و چالاکوانان لە کوردستان و لە دەرەوەی کوردستانیش بەکاری تیرۆری لەلایەن دەسەڵاتەوە لێک درایەوە. دوای ماوەیەک لە مردنی خانەوادەکەشی بە شێوەیەکی فەرمی تیرۆرکردنی مامۆستا جیهانیان لە بەیاننامەیەکدا پشتڕاست کردەوە و بۆ ئەو مەبەستەش دەسەڵاتیان بە تۆمەتباری سەرەکی دانا. لە بەرامبەریشدا دەسەڵات وەک هەمیشە بێدەنگی و بێباکی لە بەرامبەر ئەو تۆمەتانە هەڵبژارد و لە دوای مردنی لەلایەن خەڵکی کوردستانەوە نازناوی شەهیدی حەقبێژی وەرگرت. لە بەرامبەر وتنی قسەی حەق و دەسەڵاتدارانی وڵاتەکەی لەو پێناوەش ڕۆحی پیرۆزی خۆی بەخشی. زۆرینەی ئەو خەڵکەی ئێستا لە کوردستان دەژین ناڕازیم بەرامبەر دەسەڵات و حکمڕانی، بەڵام بەشێکی زۆر کەم هەن بەدەنگی بەرز ئەو نادادی و زۆرداریەی کە دەسەڵات دەیکەن دەیخەنە ڕوو بەرامبەری دەوەستنەوە. زۆرینەی ئەو خەڵکە بۆیە بەو هەموو زوڵم و ستەمەی بەرامبەریان دەکرێت بێدەنگن لەبەر سەر و گیان و ژیانیانە، چونکە دەبینن ئەو کەسانەی کە دەنگ هەڵدێنن لەلایەن دەسەڵاتەوە یان بێدەنگ دەکرێن یاخود دەکوژرێن. مامۆستا جیهان یەکێکە لەو نمونە دەنگە ئازا و گوێرانەی کە بەرامبەر دەسەڵات هاتە دەنگ و بێگومان دەسەڵاتیش ئەمەیان پێ قبوڵ نەکرا و بۆیە دوجار مامۆستا جیهانیان شەهید کرد. بۆیە خەڵکی کوردستان هیچ کات سەر و ژیانیان لە پارێزراویدا نابێت تا ئەم چوت بنەماڵەیە لەسەر حکم بن. درود بۆ گیانی مامۆستا جیهان و شەهیدانی ڕێگای هەغوتن. بەڕێت بەسەر یەکێک لە خێزەوەنترین و ڕەندانەترین تاوان لە مێژووی کورد و مێژووی مرۆڤایەتیدا کە ئەوی سوتاندن و ئاگربەردان و تیرۆرکردنی مامۆستا جیهان تا خەڵکی شاری هەولێر لە کوردستانی عێراق لەلایەن دەسەڵاتدارانی کوردەوە. تەنها ئەوەش نییە، تەنها لەبەرەوەی چەند قسێکی حەقی کرۆ مامۆستا شەهید کراوە، ما وتاری خانەوادە و بەڵام بەداخەوە بۆنەی کەشوهاوە ناتوانین هەمووی بخێنینەوە.